رئيس العراق. سەرۆک وەزیری عێراقی حەیدەر العوبادی سەرکەفتنا مووسڵ عێراقی هاند دەماگۆ شەر لە دژی داعشێ بەردەوام دەبێت. هێزا سووریا دیموکراتیک بەنگەهەکە سەرەکی یا لەشکرییا داعشێ لە ڕقایێ ڕزگارکردن. نونەرێ نەتەوێن یەکبووی دیمستۆرا دەبێژە دەوێ گۆ کورد ji چارەسەرکردنا سووریا دوور نەکەن. دەم باش و سلااو لەگەل کورد کۆنەکشن. بەرنامەی کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێشەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. سەرۆک وەزیری عێراق حەیدەر العوبادی سەرکەوتنی بەسەر تیرۆریستانی داعش لە مووسڵ ڕاگەیاند و گوتی هێزی عێراق کۆتاییان هێنا بە دەسەڵاتی داعش لە دووهەمین گەورەترین شاری عێراقدا. ڕاگەیاندنی سەرکەوتنەکان و ئازادکردنی شاری مووسڵ و بەرزکردنەوەی ئاڵای عێراق لەلایەن سەرۆک وەزیری وڵاتەکەوە بەو مانایە نییە شەڕی داعش کۆتایی پێهاتووە. وەک سەرکردە لەشکریەکان باسی دەکەن هێشتاش ناوچەی تر ماون لە ناو شاری مووسڵدا ئازاد بکرێن. حاليا نحن في جامع مصفى الذهب. ئێستا ئێمەلەناو مزگەوتی مەصفە زەهەبین لە ناوچەی مەیدان نزیک 50 مەتر لە ڕووباری دژلەوە دوورین. هێزەکانمان بە شوێن جیهادیەکاندا دەگەڕێن کە ناو ژێرزەمین و مەڵەکاندا خۆیان شاردوەتەوە و زۆربەشیان تۆرۆریستانی بیانین. لەگەڵ پیرۆزباییەکەیان لە عێراقیەکان بۆ سەرکەوتنەکان لەم شەڕی مووسڵدا بەڵام هاوپەیمانەتی نێونەتەوەیی بە سەرکردایەتی ئەمریکا ئاگاهیش دەدا سەبارەت بەوەی شەڕی تری قورس لە پێشن. با تێگەشتنی هەڵە ڕوونەدات ئەم سەرکەوتنانە کۆتایی بە داعش ناهێنێت و هێشتا شەڕ قورس لە پێشمانە، بەڵام لە دەستدانی شاری مووسڵ وەک نێوەندێکی دەوڵەتی خلافەت گورزێکی کەمەرشکێنە بۆ داعش. هاوپەیمانەتی بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی عێراق تا داعش بە تەواوەتی شکست دەهێنێت. هاوکاتی پێشڕەویەکانی هێزە ئاسایشی عێراقیەکان دابینکردنی ئاسایش و پارێزراوی خەڵکیش ئەرکێکی تری ئەم هێزانە دەبن، هەرچەندە سەرکردە لەشکریەکان نیگەرانیان هەیە. نخشى من وجود بعض الخلايا النائمة التي في حال انسحاب هذه القطاعات. ترس و نیگەرانیمان هەن لەسەر هەندێک لە خانە نووسوەکانی داعش کە جارێکی تر دەربکەونەوە کاتێک هێزەکانمان لەم ناوچانە دەکشێنەوە بەهۆی ئەرکی نوێەوە دژی داعش لە شوێنەکانی تر. زۆر دەشێت ئەم خانە نووسوانە لەم گەڕەکانی ناو مووسڵدا ئاژاوە و گێرە شێوینی دروست بکەنەوە. دووە بە دوای نزیکەی 9 مانگ لە کردە لەشکریەکان بۆ ئازادکردنی مووسڵ شویکەرەوە دەڵێن هێشتا زوو بۆ ڕاگەیاندنی سەرکەوتنەکان و هەروەها باسیش لەو سەختیانە دەکەن کە بە دوور نازانرێ ببنە قەیرانی نوێ لە قۆناغی پاش داعشدا. مع وجود الجيوب المتبقية مع وجود لەگەڵ مانەوەی هەندێک لە داعشەکان و لەگەڵ هەبوونی خانەکانی داعشدا هاوکاتی هەبوونی بەرەنگاربوونەوەیکی تون لەلایەن داعشەوە ڕاگەیاندنەکە نەگونجاو بوو پەلەی پێوە دیار بوو. ئەم ڕاگەیاندنەش لەسەر متمانەی و ڕاستی هەواڵەکە دەکەوێت. هناك تحدي متمثل في ئەو سەختیە لە قەیرانە سیاسیەکاندا دەبینرێتەوە بە تایبەتیش لە پارێزگایکی وەک مووسڵدا. دەشێت ئەم دۆسیەش هەرە قورسترینیان بێت بە تایبەتی کە داعش دەرهاویشتێکی قەیرانە سیاسیەکانە لە ناوچەکەدا هەر بۆیە دەبێت ئەو کێشە سیاسیانە چارەسەر بکرێن لە پێناو سەقامگیریدا. بەهۆی شەڕەکانی ئەم نزیکەی نۆمانگەی ڕابردوو لە مووسڵ بەشێکی زۆری شارەکە وێران بووە و بە سەدان هەزار کەسیش ئاوارە بوون. نەتەوە یەکگرتووەکان ئاگاهی دەدات سەبارەت بە بەردەوامی کارەساتە مرۆییەکان. The recovery of Mosul is a significant step in the fight against terrorism and violent extremism. ئاوادانکردنەوەی مووسڵ هەنگاوێکی ئەژگار گرنگە لە شەڕی دژی تێرۆریزمدا. نەتەوە یەکگرتوەکان پاڵپشتی حکوومەتی عێراق دەبێت بۆ ئەو ئەرکە مرۆییانی لە پێشیدان و ڕەخساندنی زەمینەیەکی لەبار بۆ گەڕانەوەیکی خۆبەخشانی ئاوارەکان و جێگیرکردنی سەروەری یاسا و هەروەهاش ڕێگەگرتن لەوەی جارێکی تر توندوتیژی ڕوو بدەنەوە. نەتەوە یەکگرتوەکان داواش لە حکوومەتی عێراق دەکات تا ڕێز لە مافەکانی مرۆڤ بگیرێ لە مووسڵ و ناوچەکانی دەوروبەریدا و لە هەمان کاتیشدا سەرکەوتنەکانی مووسڵ بە خاڵی وەرچەرخاندا دەنێت و هیواش دەخوازێت ئەو پێشێلکاریانەی لە 3 ساڵی ڕابردوودا کراون چیدی درێژەیان پێنەدرێن.
جگرا بەرپرسا ڕاگەیاندنا کوشکا سپی سارا ساندرز بەیاننامەیە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ خوێند و پیرۆزباهیە وی ji حکوومەتا عێراقی رە û hêza wê re anî ziman li ser serkeftina wê di şerê li dijî Daişê li Musilê û got ev serkeftineke mezin bû li ser terorîzman yên dijberî mirovantiyê û di gotina xwe de Sanders got serkeftina Musilê diyar dide temenê Daişê li Iraq û Musilê kin bûye û wê ji herêmê wêran bibe. ڕێکخراوی سووریایی بۆ چاودێری مافەکانی مرۆڤ بنکە لە لەندەن دەڵێت لە سەرچاوی باوەڕپێکراوەوە هەواڵی کوژرانی ئەبوبەکر البەغدادی ڕێبەری ڕێکخراوە تیرۆریستەکەی دەوڵەتی ئیسلامی پێگەیشتووە. ژمارەیەکیش لە ئاژانسەکانی دەنگ و باسیش ئەم هەواڵەیان بڵاو کردوتەوە، بەڵام پەنتاگۆن دەڵێت هێشتا هیچ زانیاریەکی پشتڕاستکراوی لە بەردەستدا نییە لەسەر کوژرانی بەغدادی. پێشتریش سەرۆگۆزیری عێراق ئازادکردنی شاری مووسڵی ڕاگەیان هەرچەندە وەک سەرچاوەکانی هەواڵ ئاماژەی پێدەکەن هێشتاش شەڕ هەرماوە لە چەند گەڕەکێکی بەشەکۆنەکەی مووسڵدا. لەم بارەیەوە شوان زوڵال لێکۆڵەر لە کینگز کۆڵیجی لەندەنمان لەگەڵدایە ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە. کاک شوان، سوپاس بۆ ئامادەبوونت. سپاس. وە با بە پرسیاری یەکەمم سەبارەت بە شەڕەکانی مووسڵ بێت، پێت وایە ئەو شەڕانە هەروە بە زووی بگاتە قۆناغی ئەوەی بگوترێت داعش بە تەواوەتی بنەبڕکراوە؟ زۆر سپاس. خۆی گەر سەری شەڕی مووسڵکەین وەکو شەڕی ناو مووسڵ ئێستا تەقریباً تەواو بووە، بە شەڕی دەوروبەری هێشتا ماوە تەلعفەر بوون مونە وەگەر بەرەوخواری شۆ بڕۆ نزیک کردبوو کە چەند منطقەیەکی کەماوە بەدەست داعشەوە. ئەمانە هێشتا شەڕی ماوە، بە شەڕی وەکو مووسڵ بڵێن وەکێ لە هەرە گەورەترین شارەکانی عێراق و بڵێن پایتەختی وەکو پایتەختی بڵێن داعش وا بوو. ئەو هەنگاوانەی کە پێویستە ئێستا بنرێ یەکەم شت ئەوەیە کە ئەمنیەتی شارەکە دابین کرد، دوای ئەمنیەتیش ئاو و کارەبا و ئەو وردەکاریانە وردە گەڕێنێتەوە بە هاوڵاتیان. بەس یەکەم خەتۆ ئەوەیە کە بڵێن ئەمنیەت بگەڕێتەوە. لەلایەکی کەش ئایا داعش تەواو بووە یا تەواو نەبووە؟ ئەگەر داعش تەواو نەبووە بە هیچ جۆرێ، ئەگەر ئێمە سەیری ئەفغانستان کەین لە 2001ەوە ئەمریکا چەند زەختێکی کردو و چەند پارێکی هێزگار زۆری سەرف کردووە لەوەی کە ئەلقاعیدە لە ناوبەرێ و تا ئێستا ئەبینێن ئەلقاعیدە هەم دیزگەڕاوەتەوە ئەو بڵێن زەختی ئەمریکا نەماوەتەوە داعش عین. بەڵێ کاک شوان، دەمەوێت پرسیارێکی تر بکەم. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا با بڵین دەگوترا کە داعش بەرەنجامی قەیرانی سیاسی و ئاینزاییە لە عێراق. جا پێت وایە بەنەمانی داعش قەیرانی ئاینزایی و سیاسی لە عێراق کۆتایی پێبێت؟ ئەوەی ڕاستی بێت وا بە ئاسانی و قەیرانە هەل نابێت. ئەگەر سێری منطقەکە بکەین خاستن دوای بڵین کە داعشا و لە 2014ەوە ئێستا چەندەها گروپی چەکداری کە پیا بوون. ئەگەر سێری مەسەرەن شەبەک بکەین، شەریکاکەیەکان بکەین، بڵین منطقەی سنجار بچینە خوارەوە مەسیحیەکان، یان زیاد لە 8 گروپی تازەی چەکدار پیا بوون. ئەم گروپانە لەبەرەوەی کە بڵین حکومەتی عێراقی وەک کاتی خۆی دیفاعی لێ نەکردوون، هەموو ئێستا بڵێن بە پەرۆشۆن خۆیان دیفاع و لە ماڵ و بڵین کەسوکار و هینی خۆیان بکەن. لەبەرەوە ئاسان نییە ئەمە ڕێک بخرێ. لەبەرەوە من لەو باوەڕێم ئەمریکا و وڵاتێک بڵین یونایتد نیشن پێویستە لە مەنطقەکە بمێنەوە و ئینگێج بکەن لەگەڵ حکوومەتی عێراقی و خەڵکی ناوچەکە بۆی بتوانن ئەم بربەستانە بشکێن. بەس تا ئێستا هیچ دیارتەیەکی وانە کە ئەم بربەستانە لەو قەناعەتم. باشە، حکوومەتی عێراق پێویستە چی بکات لەم کاتەدا؟ حکوومەتی عێراق یەکەم شت وەکوتم ئەمنیەتی شارەکە زۆر مهمە. ئەگەر ئەمنیەت نەبێت ئەو بڵین تووڕەوانە وردە کۆبنەوە هەم دیست خەڵکیکە بەرەو خۆیان ڕاکێشن. دووەم شت گەڕانەوەی بڵین ئاو کارەبا و چەند پێداویستێک خواردن بۆ بڵین گەڕانەوەی چەند کەسێک ئەوانی کە بڵین ئاوارەکان وردە. دوای ئەوە بڵین دروستکردنەوەی شاری مووسڵ، بڵین ریکۆنستراکشنی شاری مووسڵ، ئەمە وەکو بەدەیها ملیار دۆلاری تێچێ نە بڵین وڵاتانی دەرەوە ئەمریکا و بڵین ئەوروپا ئێستا ئەو پارەیان هەیە کە بتواننەوە ئەمە بێت لە عێراقەوە خۆی دەست پێکە. حکوومەتی عێراقی پێویستە فەندێ دروستکە بڵین بە نوعێک کە بتوانێ وردە نەختی پارێنە و لایە بۆی بتوانێت مووسڵی پێ دروستکاتەوە. ئەگەر
مووسڵ دروست نکرێتەوە داعش زۆر بە زووی ئەگەڕێتەوە داعش تقریبا بە 2 ڕۆژ بەڵێ کاکشوان پێ تا ڕزگار کرا لەبەرەوە بێت بەدەستی بەسەر بەڵێ کاکشوان لە ئێستادا وەکو دەزانین شەڕی داعش لە ڕەقا لە سووریا زۆر گەرم بووە و با بڵین فشارەکان تون بووە لەسەر داعش با بڵین کشانەوەی داعش لە عێراق چ کاریگەریەک ئەکا بەسەر سووریا یاخود بەسەر شەڕی ڕەقەدا تەوا زۆربەی ئەو شەڕکەرانە ئێستا گەڕێنەوە بۆ منتقەی تەلعفەر یا منتقەی بڵێن حەویجە و بازێکیان چەندێکیان ئەگەڕێنەوە بۆ سووریا ئەمە واکە لە شەری ڕەقە لەوانەیە سەختتر بێ لە لایەکی کەشەوە ئەو دەرزانی کە داعش وەریگرتووە چۆن بڵێن شەڕکە لەگەڵ ئەم هێزانەیە کە بڵێن بە پشتاوانی ئەمریکا و چەند وڵاتێکی کە لەبەرەوە منەوە باوەڕێم کە شەڕی ڕەقە لەوانەیە قورستر بێ واحتمالێکی بچووکیشی هەیە داعش ڕەقە بەجێ بێڵێ و بەنوعیکە بێتەوە چکە وەک ئێستا زانین لە شەڕی مووسڵەوە چەند بڵێن دەرزێ فێربوون چۆن شەڕ لەگەڵ یا بکەن بە چنوعی لەگەڵ تیارەکانم چۆن خۆیان بشارنەوە لەبەرەوە بێت چاوەڕێ پێزانە ئایا داعش استراتیژی دوای ئەمەی چۆن بەڵێ لێکۆڵەر شوان زوڵاو زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە بەڕێوەبەری گروپی مناڵپارێز بۆ پشتیوانیکردن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز ڕۆژی سێشەمە بە ئاژانسی دەنگوباسی فەڕەنسای ڕاگەیاند هەرچەندە هێزەکانی عێراقی شاری مووسڵیان گرتوتەوە بەڵام پێویستێکی زۆر هەیە بە هاوکاریە مرۆڤایەتیەکان لە ناویاندا هاوکاری دەرونیش. میسی بەرسوێل دەڵێت لە ئێستادا خەڵکی پێویستیان بە خۆراک ئاوی خواردنەوە دەستڕاگەیشتن هەیە بە پسپۆڕی سایکۆلۆژی بۆ دەستپێکردنەوەی ژیانی خۆیان ئەو گوتیشی نابێت وابیر بکرێتەوە بەس لەبەر ئەوەی لەبەر ئازادکردنی مووسڵ لە ئێستادا ئیتر هەموو شتێک کۆتایی پێهاتووە. لە هەڤیە بویێراندا ڕاستی gelek caran nixam tê dimîne. Mijarên ku ji bo xelkê xemên rocanan û balawan dikişînin em li gel mîvanên xwe bi awakî serbixwe û bêalî guftugû dikin. Şopandina rastiyê bi riya parvekirina bîr û boçînên cûr ve cûr ew bingeheke sereke ye bi rastiyê ji bo avakirina pêwendiyekê û her wiha baweriyê li gel temaşevanan. ژمارەیەکی کەم لەو گوندانەی کە لە باشووری شاری کەرکووک لە دەستی داعش ڕزگار کراون لە مینی چێنرا و پاکراونەتەوە و ژمارەیەکی زۆر هێشتا پڕن لە مین و ئەمەش بووە مەترسی بۆ سەر خەڵکی ناوچەکە. بەشێک لە گوندەکانی باشووری کەرکووک لە بۆمبە چێنراوەکانی داعش پاکراونەتەوە و هەندێک لە دانیشتوانەکانیان گەڕاونەتەوە بەڵام هێشتا زۆربەی گوندە بە بۆمب چێنراوەکان نەتوانراوە لە بۆمب پاک بکرێنەوە. ناتوانین بچین بۆ گوندی ئەلبوو محەممەد چونکە مینەکان پێماندا دەتەقێنەوە ناتوانین ئاژەڵەکانمان بجوڵێنین مینەکانی داعشی لێە ناتوانین هیچ شتیە بکەین و هاموشۆ بکەین. داعش زۆربەی گوندەکانی دەوروبەری کەرکووکی بۆم ڕێژ کردووە. ئەمەش بەشێک بوو لە پیلانی ئەو ڕێکخراوە بۆ ڕێگریکردن لە هێرشی سوپای عێراق و پێشمەرگە بۆ سەر ناوچەکانی ژێر کۆنتترۆڵیان کە بۆمبەکانی داعش بووەتە هۆی گیان لە دەستدانی دەیان پێشمەرگە و هاوڵاتی سڤیل. سبع يسان قرية ألبو محمد هذه حدودية كانت سنووری ئەم گوندەی ئەلبوو محەممەد هەمووی مینە کەس ناتوانێت بگەڕێتەوە. دوای ئازادکردنی لەلایەن پێشمەرگەوە هەر لە مین پاک بکرێتەوە دەچینەوە شوێنەکانی خۆمم. ماوەی چەند مانگێکە و لەوەتەی دەیان گوند لە داعش پاکراونەتەوە. تیمەکانی هەڵگرتنەوەی مین سەرقاڵی پاکردنەوەی ناوچە بۆم ڕێژکراوەکانن بەڵام زۆری ژمارەی بۆمبەکان وای کردووە. هێشتا تیمەکان نەتوانن ناوچەکان بە تەواوەتی لە بۆمب پاک بکەنەوە. هەلێرەوە لە چەمچەقەڵەوە بۆ ئەلمەحەمە بۆ سەبعەنیسان بۆ یوسفیە بۆ شکورجەیران بۆ زەنقەر بۆ دەلس ئیتراوە هەر هەمووی بۆم ڕێژکراوە تاتە لە ڕابعە. ئێستا تا حدێتە لە ڕابعە پاکراوەتەوە لەبەرەوەی بەتەمان ئاوەدانی کەنەوە گۆڕیوانە کوردیانتە دێشەی لەتیفە هەم بە قانونیش کوردیانە ئەم دێکانتریش بەتەمای پاکردنەوە کەم کەم لی پاکەنەوە لەبەرەوەی ڕێژەی عبووەکان زۆرە و تیمەکانیش کەمن یعنی ئیشەکەیان زۆر بە سستیە ڕاتە ڕێوە جارێ سستە و ئینشاڵڵە پایکیەکەنەوە. هێشتا سەدان گوندی نێوان حەویجە و کەرکووک لە ژێر کۆنتترۆڵی داعشدان و سەرجەم ڕێگاکانی ئەو گوندانەش بۆم ڕێژ کراون و کەم ڕۆژیش هەیە ئاوارەی حەویجە
کە نیازی هەڵاتنیان لە ژێر دەسەڵاتی ئەو ڕێکخراوە هەیە نەبنە قوربانی بۆمبی داعش. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک. ئاژانسا ڕاگەیاندنا فەرمی یا حکوومەتا سووریە سانا دەبێژە di vîdyekê de got artêşa Sûriye ya şervanên hikûmeta Sûriye êrişî bengehê Daişê kirine li gundewarên Swêda ya dikeve li başûrî Rojavayê Sûriye got çend gund ketibûn jêrî destê Daişê û di vîdyo de hate belakirin got artêşa Sûriye bi roketan êrişî bengehê Daişê kirin û ew gundewarana xistin jêrî destê xwe. نوێنەری تایبەتی نەتەوەیەگرتوەکان بۆ سووریا سیڤان دیمەستۆرا گوتوویەتی نابێت کوردەکانی سووریا پشتگوێ بخرێن. ئاژانسی دەنگوباسی ڕۆیتەرز بڵاوی کردوتەوە لەو توێژەیدا کە لەگەڵ کەناڵی RIA دا ئەنجام دراوە. دیمەستۆرا گوتوویەتی پێویستە ڕێگە بدرێت نوێنەرانی کوردەکانی سووریا بەشداری بکەن لە داڕشتنی دەستوری نوێی وڵاتەکەیان. نەتەوەیەگرتوەکان لەم چەند هەفتەی دواییدا دوو خولی وتوێژی لەسەر دەستور لەگەڵ چەند لایەنی جیاوازی سووریایی ئەنجام داوە. Hêzên Sûriya Demokratîk bi piştevaniya Amerîka li ser zimanê peyvdarê wê got gohêza wan bengeha serekî ya leşkeriya Daişê xiste jêrî destê xwe û bengeh li başûrî bajarê Reqqayê bi navê El Kirêşê ya got 15 kilometr li dûrî bajarê Reqqayê li gorî zaneyariyan hêza Hesedê bê serpereştiya hêzên Kurdî YPK xwe derbasî bajarê Reqa kirine û hewl didin got bajêr bi temamî ji destê Daişê rizgar bikin. لە کاتێکدا شەڕی دژ بە داعش لە ڕەقا تونتر دەبێت هێزەکانی سووریای دیموکرات دیواری ڕەقا تێپەڕ دەکەن و دەچنە بە شەکۆنەکەی شارەکەوە. پەیامنێرمان مەحموود بالی لەوێوە زانیاری زیاترمان دەداتێ. لسر سورا رقایه و باجار کون امنها سکنینه شروان هیزا سوریا دموکراتیک با آلیکاریا کوالسیون ناونتوی سور تقله کرن و درباسی ناو باجار کون بوم پشتی گو اف تاخن امبین صناعه تاخن مشلب به تمامی هاتن رزگار کرن و هاتن کنترل کرن جمعینا شروان تقله وی ملیبون وکی هند بیستن دجواریا پفچونان هرکی گو شروان حسد نیزی ناوندا باجیر دبن و خلقا دورپیچه لچکدارن داعشی تنگ دبه شر و پفچون بگرانی دردکون وکی گو دنگ توپ و فشگا تیوا نها لگوری شروان هیزا سوریا دموکراتیک جمرا گوتی گو دنافبری باسک اپراسیون یه روجهلات و باسک اپراسیون یه روجاوا تنی 3 کیلومتر مایک و هر دو باسک بگهجنه هفدو لی وکی مگوتی شرکی پر دجوار دناوندا باجار رقای دا دقومه جبرگو تر رین لپیش چکدار داعش نما گو در کون در وای باجار رقای جبو ویجی او نچارن گو لبر خوابدن و شر بکن لهمبری شروان حسده شروان حسده دبیجن گو چکدار داعش تکتیک شر گو نها بکارتینن نوکی برینه بره گو رو برو شر دکرن نها عربین تقمنیه تونل بن عرض بکارتینن چاندنا ماینا دناف کولانا و دناف چارشیان دا هر وها فروکن درون گو بمبا پیدا گریدن و سروان دا بردن بری نها به چند دقان نزدیکی ما نقطه‌ای که شروانی حسدی هبو فروکه کی درون هیچ سر و نقطه و بمبایک به سروان دا برادا لگوری شروانی گولوی نقطه جمره گوتی تو کس بریندار نکد او تو کس جیجیان خوش دست ندا ل اف فروک گل کی چالاکن لعزمان رقای وکی مم دبیجن ها شر روز بروز ساعت به ساعت میزیکی ناوندا باجیر دبه لیتان ها هین شروانش جی دبیجن ندیاره لگوری درفتین شر او نا نزانن و کنگی باجار رقا به تمامی ولی رزگار کرنه لی او دبیجن دزوترین دندا امی رزگار بکن. محمود بالی دنگ امریکا باجار رقا.
بله تماشاوانی هجاهر و هاجد سبارتی داعش نهال وزارت دروه یا امریکا کمبونک بردوام دبه او کمبون لسر شر لدجی داعش گوهف پیمانیا ناونتوی لویدا کمبویه و باوای کی زندی نها هفکارمه یحیی برزنجی لویدا داگوزان یاریان زیدتر بدمه و تماشاوانا یحیی دمات خوش به دميتو باش لقمان بله يحيى كي لفي كومبوني آماده بوي بيشي جوالات إز الهيز ناسكري أمبيجن البته صو حفته و دو ولاد باشدار لهاو پیمانتی شر لدجی داعش ام کۆبوونەوانی کە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕێگەخرێت بە سێ قۆناغ کۆتایی دێت ئەمڕۆ سی وڵات تا ڕادەیەک سی وڵات بەشداریەکەن لە کۆبوونەوەی ئەو ڕۆیە ئەلبەتە کۆبوونەوەی سبەینێ کۆبوونەوەی 1970 وڵاتەکە بێ پێکەوە کۆبوونەوەی سێهەم کۆمیتەیەکی بچووگە بێ لە وڵاتە کاریگەرانەی کە کۆی کۆبوونەوەکان بۆ میدیاش ڕاگەێنن ئەلبەتە ئەمڕۆ زیاتر قسەکردنە لەسەر مەسەلەی ئابووری هەروەها مەسەلەی چەکدارە بیانیەکان جگە لەوەش مەسەلەی گەڕانەوەی ئارامی بۆ ئەو شوێنانەی کە بڵین داعشی تیانەماوە بە تایبەتی ڕاگەیاندنی سەرکەوتنەکان بەسەر داعش و کۆتایی هێنان داعش لە مووسڵ ئەوەش یەکێکە بێ کە لە کۆبوونەوەی سبەینە زۆر بەگشتی باسی لێواکرێت ئەلبەتە دوای نەمانی داعش لە مووسڵ چارەنووسی ئەو شارە چی بەسەرێت هەروە قسە زۆر لەسەر بڵین مەسەلەی ئابووری ئەکرێت کە بڵین لە هەفتەی ڕابردووە ئەمریکا 150 میلیۆن دۆلاری داوە بە UN بۆ لە وەکو کۆمەکی دارایی بۆ دوای مەسەلەی نەمانی داعش ببوورە یحیا دناو کۆمبونێ د tu planekî berçav em bêjin niha Mûsil vayê rahat ragîhandin got serkeftinek mezin li Mûsilê li nav reqa jî bixwe niha pêşveçûneke mezin çê dibe tu planekî berçav em bêjin ev welatana heyî got giftîgo bikin divê kombûnê de li ji bo şerê Daişê yanî bi temamî ji wê deverê racênê yan tenê hew weke giftîgoyî yanî di nav hevdû de danûsendinê dikin ئەلبەتە سبەینە کۆبوونەوە گەورەکە بێ لە بینی 1970 وڵاتی بەشداری شەری داعش کە قسەی زۆر لەسەر سەرکەوتنەکان لە مووسڵ هەروەها پێشڤەچوونەکان لە ڕەقا ئەوە دوو تەوەری سەرەکیە بێت ئەلبەتە دوای ئەوە قسە لەسەر ئەو چەکدارە بیانیان ناکرێت چارەنووسیان هەروەها زیاتر گفتوگۆ بێت لەسەر ئایندەی بڵین شاری مووسڵ بەگشتی کە بڵین سێهەم گەورەترین شاری عێراقە و لە ڕووی ئاوەدانی ئەوانەوە بەڕاستی بە تەواوەتی لەو شەڕەیە تێک دراوە جگە لەوە قسە لەسەر مەسەلەی ئابووریەک تێک کە هەڵبەتە عێراقیش بەخۆی یەکێکە لە وڵاتانی کە چاوی لە کۆمەکی وڵاتانە بۆ ئاوەدانکردنەوەی وڵاتەکە کە شەڕێکی نەگلیسی وەکەوەی داعشی ڕوبەڕوو بۆتەوە قسەکان زیاتر من لەو باوەڕیام زیاتر گفتوگۆ بێ بەڵام گرنگترین مەسەلە کە زۆر قسەی لەسەرەکە مەسەلەی دوای نەمانی داعش بەرەو چوە یحیا ez gelek spasiyata dikim hêvîdarim got raportek baş ji me li ser vê kombûnê amade bike gelek spas لشکرێکی ئەمریکی هاتە گرتن بێ توانێ تروریزمê piştî got hikûmeta Emerîkî li ser wî got got ew tevlî Daişê bûye û soz daye got wê ji marekê ji xelkê bikuje FBI leşkerê bi navê Ikakia Kang yê 23 salî girt li Honolulu piştî çavdêrî û şopandina wî ji aliyê FBI ve parêzerê Kang got dibe got ew nexweşê saykolojî be. فڕۆکەیەکی لەشکری ئەمریکایی ڕۆژی دووشەمە لە ویلایەتی میسیسیپی ڕۆژئاوای وڵات کەوتە خوارەوە و 16 کەسی تێدا کوژران. کاربەدەسان زانیاریان لەسەر هۆکاری کەوتنە خوارەوەی ئەو فڕۆکەیە نەداوە بەڵام دەڵێن لێکۆڵینەوەکردن لەسەر هۆکارەکەی دەستی پێ کردووە. فڕۆکەکە ئێواری دووشەمە لە نزیک شاری جاکسنی پایتەختی ویلایەتەکە کەوتە خوارەوە.
کشکا سپی لی واشنطن جارک دن بروانی دبر خود دکه پشتی راپورتان نیویورک تایمز لسر کره دونالد ترامپ گو تیده دبیجه روسیا دریا ایمیل ده آنی زمان گو تکبرنا زانیارین ده درباری هیلاری کلینتون ده بشک بو جه آلیکاریا وی جه باوی ویره بو هلمت هلبجارتنا سروکاتیه لی پاریزر کره ترامپ گوت گو او تشتکی گلکی تولهوه و داویه ده گوت گو وی تشتکی شاش نکریه. سەرۆک داناڵد ترامپ لە ڕۆژی شەممە کۆتایی هێنا بە گەشتەکەی ئەوروپای پاش ئەوەی بۆ چەند ڕۆژێک سەرنجی خستە سەر ڕێبازی دەرەوەی بە تایبەتی پەیوەندیەکانی ئەمریکا لەگەڵ رووسیادا. ترامپ گەڕایەوە و دەستی کردەوە بە ئەجەنداکانی سیاسەتی ناوخۆیی لە واشنگتن لە ناویاندا مەسەلەی بیمەی تەندروستی. سەردانا دانالد ترامپ بۆ ئەوروپا تێکەل بوو بە خۆپێشاندانان و کۆمبوونەکە تایبەت بە سەرۆکی ڕووسیارا ڤلادیمیر پوتین. لە واشنگتن بیما تەندروستی بابەتە هەری گرنگە کوبا لە سەرۆک دکشینە. چەند خۆپێشاندانێک دەست پێکردن لە دژی بریارن کۆماریان. خۆپێشاندەرن دژی ترامپ چارێ مەها هەفت ڕۆژە بیرانینا سەرخۆبوونا ئەمریکا دەرکەتن داکو بالێ لەسەر پارچەبوونا ئەمریکا دەدەمێ سەرۆکاتیە ترامپ نیشان بدەن. بەری سەردانا ئەوروپا بکە ترامپ گوت کو ئەو دخوازە دەستکەفتن نوین 6 مەهن سەرۆکاتیەدا بێنە بەرچاو. ڕەوشە ئابووری باشتر دەبە و ئەم بە بابەتن سەرەکی سەر دکەون. ڕاستە مە gelek ئاستەنکەنە لێ باوەڕ بکەن ئەمێ وا ئاستەنگان چارەسەر بکەین. شەڕێ ترامپ دەگەل میدیا بەردەوامە لێ کۆماری دەبێژن ئەف تەنێ وەکو ڕێگرتنەکەیە ji بۆ بابەتن گرنگ. حاکمی ئۆهایۆیە کۆماری جان کەیسک ژی هەمان نەرین هەیە. Ez hêvî dikim ku ew baştir karê xwe bike û tê bighe ku ew divê welat bike yek. Trump ji seredana xwe vedgera ecendayên navxwî yên ta niha nezalale wê encama wan çawa be bi taybet li ser babeta bîma tenduristî. Şrovekar Matthew Fiedler dibêje komarî bûne du beş ji ber plana bîma tenduristî ya ku renge 20 milyon kes bikaribin bikirin. Tevî ku ew di destpêkê de ji ber sedemên îdeolojîk li dijî bîma saxlimiyê Obama kêrbin jî ew niha xembarin ku ev bîm di siber rojê de paş de were vegerandin. John Fourier didezanîn ku di piraniya rapirsînan de Trump rêjeya 40 ji sedî ji pejrandina nerînên giştî wergirtiye û piştgirên wî li tenişt wî mane. Di nerîna min de 6 mehtêrê nakin ku mirov bêje ew serokekî baş e yan xerab e. Dem pêwîst e da ku ev yek diyar bibe, niha zûye yek biryarê bide. Güftugoyên Sînatoyê li ser bîma tenduristî wê di vê hefteyê da berdewam bin. شەپۆلێکی گەرما هەرێمی کوردستانی عێراقی گرتوتەوە هاوڵاتیان لە هەولێری پایتەخت بێزاری خۆیان بەهۆی ئەو گەرمایە و نەبوونی کارەبا دەردەبڕن. لە هەولێر پلەی گەرما بە جۆرێک بەرز بووتەوە کێشە و گرفتی زۆری بوو کرێکاران و هاوڵاتیان و بە تایبەتی منداڵان و ئەوانەشی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە دروست کردووە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم هۆشیاری تەندروستی بڵاو کردوتەوە بە تایبەتی بۆ ئەوانەی کە پێی دەڵێن گروپی مەترسیدار تا ڕزگاریان بێت. بەرزبوونەوەی پلەی گەرما بە تایبەتی بۆ ئەو کەسانێکەوە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە وەکو نەخۆشیەکانی دڵ، نەخۆشی درێژخایەنی سنگ، ڕەبوو یان ئەوانەی کە نەخۆشیە درێژخانەکانی گورچیلە یان جگەریان هەیە ئەوانە وا دەکەکەوە توانای بەرگەگرتنی گەرماکەیان کەمتر بێ ئەوانە زووتر تووشی ئەو حاڵەتانە دەبن کە پێویستیان بە بگوازرێنەوە بۆ نەخۆشخانەیە خود لە فریاکەوتنەکان هاوکاری تریان پێشکەش بکرێتن. ئێرە شەقامی باتەیە یەکێکە لە قەڵەبەڵەختری شەقامەکانی هەولێر. ئەم ساڵ بەهۆی بوونی گەرمایەکی یەکجار زۆر بەکەمی خەڵک ڕۆی تێدەکات و هاوڵاتیەکیش دەڵێت خاوەنی چەند دوکانێک دوکانەکانیان لەبەر گەرما داخستووە. سەبەبی ڕئیسی کارەبایە ترگە کارەبا هەبێ بەڕاستی پێت بڵێم ئێستاەوە نیوڕانە کەس لە دوکانی خۆی نیە لەبەر گەرمایی کارەبا نییە مۆلی دەیە دەبڕێ ئیتر پێشتر دار هەبوو لەسەر شەقامەکانی 6 مەتری بەڕاستی ئەوە گەرمایەکی باشی سەحب دەکرد و فێنکێکی باشی دەدا شارەکە و کەچی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی شارەوانی بۆ جوانکردنی شارەکە هەستان بە بڕینی ئەو دارانە لە ساڵانی دوای نۆهەت مەلەوانگەکان پڕبوونە لە گەنج و منداڵ و بەتەمانەکان وەک خۆیان دەڵێن هیچ ڕێگەیەکی تریان نییە بۆ دەربازبوون لە گەرمای هەولێر. خەڵکێکی زۆر ڕوولێر دەکاتن و بە تایبەتی گەنجێکی زۆر دێتن
ڕۆژانە گەنجی وها لە دێلەکنەمەدا دەنیش دەرە بەهۆی گەرماوە دەچینە بازار و جێ لەبە گەرمای ناحێنەوە ناچەند ڕووکەینە مەزباح. شەوانی هەولێر لە ئێستادا قەڵەباڵغەیەکی یەکجار زۆری هەیە و خەڵک بەگشتی ڕوو لە پارک و شوێنە ساردەکان دەکات و ئەندازیاریکیش دەڵێت هەولێر 570 میلیۆن تۆن کۆنکریتی هەیە ئەمەش گەرمی بڵاو دەکاتەوە. هەولێر بە چەند سەبەبێکەوە ئەو گەرمایی بەو جۆرەیە یەکیان ئەوەیە کە 570 میلیۆن تۆن کۆنکریتمان هەیە لە ناو چوارچێوەی 100 مەتری. دوو فاکتەری دووەم ئەوەیە کە ئەمە ئاومان نییە جوگرافیاکەمان وایە. سێمی فاکتەر ئەوەیە ئەو گەرمیە کە ڕێژەی سیارێک گەلێک زۆرە لە ناو شاری هەولێر. لە هەولێرەوە ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا. کاتێکی خۆش دەم باش.